مامۆستا شێما ئەگەر بکرێت جیاوازیەکمان پێ بڵێ لە نێوان منارەی هەولێر و منارەی شارەکانی تر بۆ نمونە حەدبا یان منارەی سامەڕا یان بڵێن داخۆخ یان هەر شوێنێکی تر جیاوازی لە چیدا دەبینی منارەی هەولێر لەگەڵ ئەوانی تر؟ بڵێ گرنگترین جیاوازی ئەوەیە کە مناری هەولێر هەیەی لە چاو منارەکانی دیکە ئەوەیە کە دوو دەرگای سەرەکیەیە. دەرگایەکان کەوتوتە بەشی ڕۆژهەڵاتی، دەرگایەکەی دیکە کەوتوتە بەشی ڕۆژئاواکەی. ئەگەر بێت و دوو کەس لەو دەرگایانە بەرەو سەرەوە بچنە سەرەوەی منارەکە دەبینین هەردووکیان لە یەک کاتدا بەسەر دەکەن، بەڵام هەردووچیان یەکتری نابین تاکو دەکەونە کۆتایی منارەکە. ژمارە ئەو پایانش کە بەسەر دەکەون نزیکەی 139 پایە دەبیتن، کەواتە ئەو گرنگترین شتێکە جیاوازی کتێ لەگەڵ منارەکانی دیکەدا. بەشێک لە منارە گوتمان لەدەست درراوە، بەشێکی لەدەست چووە لە بەرزیەکەی، بەڵام هیچ قۆناغێکی مێژووی هاتە پێش چاکردنەوە یان ڕێگریکردن لەوەی زیاتر بە هەدەر بڕوا و یان لە دەستی بدەین لە بەشە گرنگەکەی منارە؟ بۆ خۆی بە درێژایی ساڵان هۆکارە کەشوهەوایەکان بۆن منە بوومە لەرزەیە ئەمانە وای کردیە کە منارە ڕستەنەکەی خۆی لە دەستباتن. لەبەر ئەوە چەندین جار نۆژەنکردنەوە ئەنجام دراوە، لە سەرەتای سەدەی 20ەکاندا هەوڵی نۆژەنکردنەوە دراوە، هەروەها لە 60ەکانیش بە ئامانجی سەقامگیرکردنی پێکهاتەی منارەکە و هەروەها پاراستنی ڕستەنەکەی خۆی. لە کۆتا جار کۆمپانیایەکی چیکی لە ساڵ 2007 هەستا بە نۆژەنکردنەوەی منارەکە. ئەگەر بێت تەماشای منارەکە بکەین ئەو ڕەنگ و ئەو دیزاینێکە لە کۆندا هەی بوو ئێستا نەیمایەوە. لەبەرەوە لە کاتی نۆژەنکردنەوە بەشێک لە پێکاتە گرنگەکەی لەدەستداتن، بەڵام مناری ئێستاکە ئەو مناری هەولێر هەمانە نزیکەی 190 زیاتر پێکاتە ڕستەنەکەی خۆی لەدەست نەداوە. لەگەڵ ئەمەشدا پارکێکی زۆر جوان لە تەنیشتی دروست کراوە، ناویشی لێنراوە پارکی منارە.